مامۆستایان، فەرمانبەران، کاسبکاران، پزیشکان، ئەندازاران سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا. گومانمان نییە حکومەت لە 26 ساڵ ڕابردوودا شکستی هێناوە لە دەوڵەتداری لە هەموو سێکتەرەکاندا لە هەمان کاتدا لە بەرامبەر ئەو غەدر و خیانەتەی بەرامبەر پێشمەرگە و نیشتیمانمان کردیان داواکارین حکومەت هەڵبوەشێتەوە. دوو، پێمان وایە لەم بارودۆخەدا حکومەتی هەرێم ناتوانێت ماف و شایستە دارایەکانمان دابین بکات. هەر بۆیە داوامان لە خەڵکانی نیشتیمان پەروەر دەکەین بەدەم ئەم بڕیاری حکومەتی ناوەندەوە بچن بۆ دابینکردنی ماف و شایستە دارایەکانمان لە چوارچێوەی سیستەمی فیدراڵی. سێ، لە ڕووی یاساییەوە مامۆستایان و فەرمانبەران پشت ئەستورن بەوەی کە هیچ هێز ناتوانێت بەبێ موچە ناچارمان بکەن بە دەوامکردن. هەر بۆیە لەم هەفتەیەدا بڕیاری هەڵپەساردنی دەوامماندا تا لە هەفتەی داهاتوودا دەست دەکەین بە چالاکی مەیدانی. لە کۆتاییدا داوا لە سەرجەم چین و توێژەکان دەکەین بێنە ناو بازنەی ناڕەزایەکانمان چیتر بێدەنگ نەبن چونکە مەترسی داعش لەسەرمان نەماوە.